بۆ ماوەی 4 ساڵ دەبێ خەریکی ئاژەڵ دۆستین. پێشتریش ئاژەڵ دۆستیمان دەکرد بەڵام وەکو ئێستا نەبوو کە ئەوها ئەحتیمامی پێ بدەین و گەورەی بکەین نیشەکە ئەندامان هەبێ و خەریکی ڕێکخرا و خواردنی شەوانە تەوزیعکەین ئەوانەمان نەبوو فقط ئاژەڵ دۆست خۆمان دەکرد و ئیشەکانیمە یارمەتدانی ئاژەڵە بێرانەکانی سەرشەقە خواردن و ئاو ئەوانی کە بریندار دەبن ڕۆژانە ئەوانە عیلاج دەکەین. ئەو چارەسەرانی ئێمە بەس چارەسەرە سەرەتاییەکانە ئەگەر هەر چارەسەرێک لەلایەن خۆمانەوە پێمان نەکرێت دەیبێنە لای دکتۆری پسپۆر بەڵام ئەوەی کە پێمان بکرێ بۆ نمونە ئێمە دوورینەوەیەکە یان عملیاتێکی بچووکە یان دەرزی لێدان و کۆمەڵێکشتی ترە بە خۆمان دەیکەین نایبین لای دکتۆر بەڵام ئەوانی تر کە دەست بڕینەوەیەک بی شتێکی گەورە بێتن عملیاتێکی گەورە ئێمە دەبێن لای دکتۆری پسپۆر لێ بۆی دەکەین. ئێستاکە پێشتر ئەندامان کەم بەڵام ئێستاکە 82 ئەندامانەیە لە خوا بە زیاد بێ ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبین. ئەندامەکان گروپە خواردن تەوزیع دەکەن چار 5 ئاوە ئێستاکە عنکاوە هەولێری نوێ عەسارۆک کەس نەزان سێبەردان هەڤاڵان جادێک کۆڕنیشی بەعام تقریبا ئەولایەمان زیاتر گرتیە چکەم ئەولایش ئاژەڵ دۆستکەی لێ لەخوا بە زیاد بێ ئاگیان لێیان دەبێ و خزمەتیان دەکەن بۆیە هەر کەسە و لوکێشنش خۆمان تایبەت خۆمان گرتووە ئەمە شەوانە ئێستا ماوە شۆکە تقریبا سعات یەکی شەو دەستمان پێ کرد شەشی بەیانی خلاص بووین لە سناعە تەوزیعمان کرد شۆ سناعەمان هەبوو تقریبا 450 کیلۆ خواردنمان تەوزیع کرد بۆ ئێمە بە وەرەقێک دەیکەن باشە ڕۆژانەش 10,000 عەقی مانەوەیەتی لەوێندەر لای دکتۆری پسپۆر دەمێنێتەوە تقریبا هەفتەیەکە تا 10 ڕۆژ دەمێنێتەوە دەبێت لای لەژێر چاودێری پسپۆر دابێت دکتۆری پسپۆر دابێت چکەم تووشی ئیتیهابات و چکەم دەست بڕینەوەیە خەساندن ئێمە وەکو خۆمان قەدیم ئێمە دەمان کرد بەڵام ئێستا ڕامان گرتووە تقریبا 284 سەگمان خەساندووە ئێستا زیاتر تووشی ڤایرۆساتەکان دەبن تووشی نەخۆشی مێنج دەبن تووشی ئستێمپەر دەبن زیاتر تووشی ئەوانە دەبن ئەو حاڵەتانیان زیاترە تووشی فالڤۆ دەبن ئەوانە توش دەبن. ئەوە سێ ساڵە ئەن لە بخوا هەبلێرەمە و ئەوە ساڵێکە من کاکی فەرمان ناسی و ئەس گەلدە شوڵتکەم ئەم تێنە جێ هۆسا ساڵێ ئەم خواردنی بوتینن ئیلاجی لێ دکەم مثلا ئەم ببینن جێهێکی ساک حیوانە پسیلە بیت جوجیک بیت هەرچی بیتن نەساغ بیت جێهێک بشکەست بیتن ئەم تەلەفۆن بۆ کاکی فەرمان دکەم تێتن ئەم گەلدا خواردنێ و ئیلاجی هۆسا يعني بتري ظلم كان أري يتهيت رحم جيتها مرويت رحم جيتها يقول قبك عوي بدني قبك نان بدني يتخص جيتها بري زور كمان يتظلمت كان زيادة بس هم ده حست كم خالق تزاري نادته فرم بلا حاجنا كينا كي سسرا حاجنا كتم مجبورين حاجبك بس ضرر نده لينا ده تبز نكوجا تسياري بدل نده صار يعني زحمت نينا قابك أوي دنيا برداري قابك أنا بيشلا جوجك هرچت حيوانات أم ببینن که احتیاج هست أم گلدانه. ئەمن لە هەولێرم دەبێت تقریبان 3 ساڵ هەر ئەو 3 ساڵە هەر ئەو ئیشەیەکن دێنەکەن سەگەکان خواردن و ئاوی پێیان دەدن زۆر شتێکی سیمپڵە یعنی هیچ هەموو کەس دەتوانێت ئەو شتەی بکەیت لە پێشماڵی خۆیان ئەو خواردنی زیادیان هەر چ دەمینێت دانێ لە پێشماڵی لە بۆ سەگەکان کابرچی دەبن ناتوانن قسە بکەن ناتوان هیچ بکەن ئێمە وەکو یعنی مرۆڤ دەتوانن بەڵام سەگ ناتوانێت هەر ئازاریش هەبێ ناتوانێت هیچ بکێ